اللهم صل وسلم صلاة القائمة سيدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وقائدنا ومحمدا عبده ورسوله. اللهم فصل وسلم وتكرم وزد وبارك وانعم على هذا النبي الكريم وعلى آله وأصحابه وأتباعه وأزواجه أجمعين. عباد الله، أوصيكم بتقوى الله الكريم وكثرة ذكره ومخافته والتزام أوامره والتمسك بكتابه، وأحذركم وبال عصيانه ومخالفة أمره واجتناب نواهيه وهجر كتابه. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. مسلمانانی بەڕێز، لای هەموو لایەکتان معلومە کە ئەوڕۆ سبەینێ دوا کۆتا ڕۆژەکانی ساڵی 2022 ساڵێک لە تەمەنمان کەم دەبێتەوە و بەرەو ساڵێکی دیکە عمر باقیبی پێدەنێن ئینشاء الله، کە بەڕاستی کاتێ خەڵکێکی غەریب و بەستە زمان دەبینی لە ڕەقس و سەما و لە خۆ ڕوودکردنەوە و لە عەرە خواردن و لە بەناوخۆشی دەربڕین لە بۆ سەری ساڵ، ئینسان زجی پێیان دەسووتێتن. وەڵڵاهی حاڵی ئینسانی عاقڵ ئەوە نییە کاتێک تەمەنی ساڵێک ڕەسیدی کەم ببێتەوە لە دنیا، نزیک ببێتەوە بەرەو مردن بەو شێوازە ڕەفتار بکە. بەڵکوم دەبی ئینسان دەرس و پند و عیبرەت وەربگرێ لەو ساڵەی کە لێی دەڕواتن، و بەرنامە و نەخشە و هەروەها پلاندا بڕێژێل و ئەو ساڵەی کە لە داهاتوودا دەکەویتە ناویەوە ئینشاء الله. و دائیمەن ئینسانی بازرگان و تاجیری عاقڵ و ژیر کە بیەوێ دائیمەن قازانج بکە و دائیمەن خۆی لە زەرەر بە دوور بگرێتن، دێ لە سەرەسەر سەڵەساردا جەردی حیسابات دەکات، دەفتەری دەیتە گۆڕێ، بزانی ئەو 12 مانگەیە معاملاتەکانی کوبوونە، قازانج و زەرەری چەند بووە، و بزانی لە چێ قازانجی کردیە، لە چ وڵاتە چیشتی هینایە باشی قازانج پێ بڕایە، و هەروەها لە چ جۆرە شتێک کاڵایەک هینایەتی زۆری پارەی پێ بڕایە، هەوڵ دەدا لە ساڵی دابێ کوالێتی باشتر بکات، جۆرەکانی زیاتر بکە و بازرگانیەکەی فراوانتر بکە و لەوێ قازانج و ڕیبحەکەی زیاتر ببێتن. و تەمەشاش دەکە ئینسانی عاقڵ و تێگەیشتی لەو ساڵی لە کوێ زەرەری پێکەتیە، لە چێ خەسارەتی وەرگرتیە، لە چ شوێنێک ئەشیاکانی بەسەدا مایتەوە و بە زەرەر و نیوە قیمەتیش لێی ناڕواتن و ڕەسیدی ماڵی هینایتە خوارێ، هەوڵ دەدا لە ساڵی داهاتوو توخۆنی ئەو شوێنە نەکەوی کەشتی لێبینی کە زەرەری لێ کردیە، و ئەو شتانەش نەینی کە زەرەری پێگەیاندیە. تەمەنیش بە هەمان شێوەز ئینسان مرۆڤ دەبی بزانی ئەمە پێک هاتەی چەند ساڵ و مانگ و ڕۆژ و هەفتە و ڕۆژ و سەعات و دەقە و چرکەیەکین. هەر بەعزێکمان کە لێ دەڕوا بەعزێک لەمە دەڕوا، هەر جوزئێکمان لێ دەڕوا جوزئێک لە ئێمە دەڕوا. دەبی ئینسان هەوڵ بدا ئەو دەرفەتە زێڕینانەی کە لە پێشیتی لە تەمەندا کە خوا نیعمەتێکی گەورەیە پێی بەخشیوە هەڵی بقۆزێتەوە، بیکاتە مایی ئەوەی لە ژیانی دنیایدا سەری خۆی پێبەرز بکە، و هەروەها ڕابردووەکی جوان تۆمار بکە و شادیەکی باش لەسەر خۆی بەجێ بێلیتن و داهاتووەکی چاچی قیامەتێش دابین بکە.
ئەوە ئینسانی ئیماندار و ئاقڵ و ژیر و تێگەیشتی لە تەمەن و لە ژیان و لە دنیادا وا دەکا و ڕەفتار دەکا. خوای پەروەردگار لە قورئان تەوجیهمان دەکا، پێمان دەفەرمێ یا ئەیوهە الەدینە ئامەنوا اتەقوا الله، لەگە ئەهلی ئیمانیتی، لەگەوەی بڕوای بە وەحدانیەتی خوای هەیە، ئیقراری بە ریسالە و پەیامی خوای کردیە، بە پێغەمبەراتی محەممەد کردی عەلەیهی سەڵات وسەلام، تەقوای خوا بکەن، لە خوا بترسێن. وەلتەنظر نەفس ما قەدەمەت لغەد، دەبی ئینسان بیر بکاتەوە چی لۆ سبەینێ ئامادە کردی. خوا قیامەتی بە سبەینێ ناوهێنایە، بە غەدی ناوهێنایە. مردنیە و ئینسانەی کە دێوە قیامەتە، من ماتە قەد قامت قیامەته، هەر کەسێک لە ئێمە مرد داخیلی ئەوەل مەرحەلەی قیامەت دەبیتن، دەفتەری لەگەڵ دەکرێتەوە، حیساب و کتابی لەگەڵ دەکرێت لەسەر ئەو هەموو نیعمەتانەی خوا پێی بەخشیە، لە تەمەنی، لە گەنجێتی، لە عیلمی، لە سەروەت و سامانی، لە سیحەتی، لە ژیانی، لە هەموو ئەو شتانی کە خوا پێی بەخشیوە کە خاوەنەکەیەتی. ئەو جار دەفەرمێ ما قەدەمەت لغەد، ئەتوو چەند تەقدیم کردیە لۆ سبەینێک کە قیامەتەوە دێتە پێشت. واتقوا الله، تأكيد دكاتو لمن لخواي بترسين إيمان داران. إيشينغو أونية كمعصيتي خوابكن، إيشينغو أونية كمحاربة خوابكن، إيشينغو أونية تكلبن لقر كسانك كوا والعياذ بالله در خوا كري هي وخزاني هي كبختان دروب أخوا أكاتن. إيشينغو أوي كوا إيو الديني خوتان بارزن، إسلامتي تطبيق بكن، إيمان وإسلامتي جرنجي بيبدن، تەقواداریتان زیاد بکەن، خۆتان ئامادە بکەن بۆ قیامەت. ئەو دنیا مەزرعە و چێلگەیە بۆ ئەوەی شتی لێ بچینی لەو لای چاک بیدووریەوە. ئین الله خەبیر بما تعملون، بێگومان خوای گەورە ئاگادارە، زۆر ئاگادارە بە هەموو کردەوەکانتان. ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی جوانی هەیە لە دەربارەی ئایەتە و تەفسیرەکەی دەفەرمێ حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا، دەفەرمێ خوای گەورە لەو ئاەتەوەمان پێ دەفەرمێ لە دنیا لێپرسینەوە محاسبەی خۆت بکە پێش ئەوەی خوا لە قیامەتی محاسبەت لەگە بکە. وانظروا ماذا ادخرتم لأنفسكم، وورد ببنەوە لە دنیا چتان کردتە پاشە کەوت لۆ قیامەت و پاشە ڕۆژی خۆتان. من الأعمال الصالحة، لە کار و کردەوە چاکەکان، ليوم معادكم، لۆ ڕۆژی زندووبوونەوەتان و حساب و کتاب لەگەکردنتان، وعرضكم على ربكم، دو أو روجي كوازندي دكرين وعرض دكرين لروجي قيامته راد وستندرين لبردم خواي پروردگار لو لي بيتسين وليتان وخواي پروردگار لو جیانەی دا لەو ڕۆژ و شەوەی کە دێ بەدوای یەکدا، لەو ساڵانەی بەدوای یەکدا دێن، لەو مانگانە و لەو هەفتانە و لەو ڕۆژ و سەعات و دەقانەی دێ، دەزانی بە چی ناو بردیە. دەفەرمێتن يقلب الله الليل والنهار إن في ذلك لعبرة، لعبرة لۆ چێ لأولي الأبصار، واتەخوای گەورە ئالوگۆڕی بە شەو و ڕۆژ دەکاتن. شەوی دەینیتن لەگەر سبەینێ ڕۆژی دەینی، ڕۆژ دێتن ئێوارەی شەو دادێتن. ئەو جار دەفەرمێ لەو ئالوگۆڕی شەو و ڕۆژەیدا خوای پەروەردگار بەڕاستی لەو شتانە پند و ئامۆژگاریەکی یەکجار زۆر هەیە. زستان دێتن، هاوین دێ، بەهار دێ، پاییز دێ، سەرما دێ، گەرما دێ، ڕۆژ دێ، هەور دێ، باران دێ، بەفر دێ، ئەوانە هەموو عیبرەتن، هەمووی دەرسە بۆ ئینسانی ئیماندار و مسلمان. بەڵام لۆ چێ لئولی الأبصار، کەسێک خاوەن ڕۆشنبیری و دید بێ، کەسێک کەوا بینایی چاوان و دڵیشی هەبیتن، نەکەری چاوی بیتن، یعنی بە عەقڵی دڵ لێ ور ببیتەوە لەو نیعمەتەی خوای پەروەردگار. جارۆ ئێمە پێویستە لەو کاتەی لەو کۆتایی ئەو سەرە ساڵەدا چەند شتانە گۆبیرە خۆمان بینینەوە. یەک لەوانە ئەوەیە ئەوەی ئەمە دیتیتمان هەتا ئەو دەقەی تەمەنمان و ئەوەی بیستیتمان ڕۆژێک دێ، ئەوانە هیچی نامینێ، هەموو کۆتایی پێدێ کە خوای پەروەردگار دەفەرمێ حتى إذا أخذت الأرض زخرفها وزينت، دەفەرمێ حتا وای لێ دێتن زەوی جوانی و ڕازاوەیی و خۆشیەکانی خۆی کەوا بەدەردێخیتن. فعلا ئێستا دنیا خۆشیە، الدنیا مەتاع، دنیا لەزەتە و چێژە و خۆشیە، بەڵام ئینسانی عاقڵ دەزانی ئەو تام و چێژانە هەڵدەکاتن و تام دەکا و دەچێژێتن کە حەلالە،
لە حرامەکان خۆی دەپارێزێ دەزانی لەوەی کە لە قیامەتدا لەسەری پاداش دەدرێتەوە نەک سزا دەدرێتن زادەبی ئینسان بزانێ ئەو ژیانەی دنیا خوای گەورە دەفەرمێ کە ئەو زەویە هەمووی خۆی دەڕازێن تۆ جوانی خۆی بە دەردێخی وظن أهلها أنهم قادرون عليها وا دەزانێت دەسەڵاتدارەکانی ناو ئەو دنیایەی کەوا دەسەڵاتی تەواویان هەیە بەسەر ئەو دنیایە بە کەیفی خۆی چ بڵێ و چ بکا و چ دەرکا و بێنێ و ببا و بکوژێ و ببڕێ هەر شتێکی بکە فەساد کە بێدینی کە زوڵم کە تەعەدا کە خەڵک برسی کە هەرچی بکە دەسەڵاتی هەتایی هەیە بەڵام ئەتاها ئەمڕونا لەیلەن ئەو نەهارا خوای پەروەردیگار دەفەرمێ فەرمانی مە لە شەو لە ڕۆژێ ئەو جا دێتن لە بۆسە ئەو خەڵکەی و ئەو زەویەش دەبینن چی لێ دێ فەجەعەلناها حەسیدەن کەئەن لەم تەغنە بالئەمس سبحان الله ئەو دنیای ئێستا دەبینی بە مەلاین خەڵکی وا لەسەر دەکوژرێ بە مەلاین خەڵکی لەسەر سزن دەکرێت بە مەلاین خەڵکی بریندار دەکرێت بە مەلاین خەڵکی لێ برسی دەکرێت بە مەلاین فەساد و بێدینی و جەریمە و تاوان و مەعسیەت بە هەموو جۆرەکانی لێ دەکرێتن وای لێ دێتن خوای گەورە دەفەرمێ فەجەعەلناها حەسیدەن کەئەن لەم تەغنە بالئەمس وەچی زراعەتە چی کەوا دوورابیتەوە حەساد کرابێ دوورابیتەوە ها ئەتو گەنم چەند جوانە وەچی بەهارە سەوزە دڵیدا دەچی درت پێی خۆشە بی لە کاتێکەوە هیشک دەبێ و ڕەنگی دەبێتە زەرد و ئەو جار کەوشک دەبێ ناویری بچی لە ناوی دانیشی لە بە پروشکەکانی کەئەنەما ئەو زەوی هەمووی دوورایتەوە ئەو دنیا ئاوای لێ دێ هەندە ناڕەحەت و ناخۆشیەکانی ئەو ڕۆژەی دێتن کە ئەو دنیا وای لێ دێک و دوورانەوەی لێ دێ زەراعەتی دوورانەوەی لێ دێ کە ئەنەما دوورنێکە هەر نەبووە هەروە نەبووە هەر نەبووە ئەو شوێنە ئەو جێگایە ئەو جار دەفەرمێ کەذلك نفصل الآيات لقوم يتفكرون ئێمە ئاەتەکان و نیشانەکانی خۆمان ڕوون دەکەینەوە بۆ کەسانێک کەوا بیر بکەنەوە کەواتە بەڕاستیە کەمین خاڵ دەبی ئەمە بیر بکەینەوە تەفەکر بکەین خوای گەورە ئەو شتانەی نیشانی مەدا لۆمەی هینەداینا لۆی بیر بکەینەوە فکرکەینەوە لەوەی ئەو تەمەنە ڕۆیی دابنیشین بیر لە خۆمان بکەینەوە هەر یەک لەمە مواری چەندی ئەوەندە عمرت چەند ساڵە ئەوەندە باشە ئەوەندەی ڕاب بواردووە ئەو تەمەنەی بەسەردا ڕۆیشت ئێستا بە خۆت لە خۆت ڕازی بەو شێوازەی دەفتەرەکەت بینی بنووسی مەلەفەکەت فایلەکەت بچی بە خۆت بچی خزمەت خوای بفەرمیها ئەو عەمەلەکانی منە هەر یەک لەمە جورئەتی ئەوە دەکا هەر یەک لەمە قەنەعەتی وا هەیە ئەو دەفتەرە ئەعمالەی ئەو شتانەی تێیدا بای ئەوەیە کەوا بەسەر بەرزانە لە قیامەتی لی دەربچێ ئەگەر تێیدا بوو شکری خوای بکەین و زیاتری بکەین ئەگەر نەقسیشمان هەیە جورئەتی ئەوەش ناکەین دەڵێن نەوەڵە لە خۆڕا نابینین بەخوای حیا ئەکەم بچمە خزمەت خوای چۆ شتێکی وام تێدا تۆمار نەکردیە ئەوە دەبی فکر لێ بکەینەوە لە بۆ داهاتوو گۆڕانکاری تێدا بکەین لە ژیانی خۆمان خاڵەکی دیکە لەوەیە کە ئینسانی ئیماندار و مسلمان کە بە ڕۆیشتنی ساڵێک و هاتنی ساڵێکی دیکە لە مەرجی نێزیک دەبیتەوە لە مەوعیدی مردنی نێزیک دەبیتەوە دەبێ ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبیرە خۆمان بینینەوە کە عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لە خۆی باوکی بی دەفەرمێ ڕۆژێکیان لە خزمەت پێغەمبەری دابووم عليه الصلاة والسلام أخذ رسول الله صلى الله عليه وسلم بمنكبي واتە پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام ئەوها لە شانەکەی گرتم لە خزمەتی دابووم و ڕایگرتم چۆنە تو بتەوێ قسەی لە گەریەکەچی بکەی دەستشانی دادەنەی لۆ ئەوی دەتەوێ شتێکی پێ ڕابگەینی سەرنجی لۆ خۆت ڕابچێشی فقال پێی فەرمووم كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل کاکە لە دنیای وا بژی کە تو میێوانی وا بژی لە دنیا کە تو غەریبی ئێرەنی کو ئێستا کە تو سەفەر بکەی بچێ ئێران بچێ تورکیای لەوێن دەرێ چ دەکەی ئەتووا لێدا دەمەزرێنی کە من نەمە ماڵت لێرەیە خانی تێ لێرە زەراعەتت هەیە خەڵکی ئێرەی نەوەڵڵە بای ئەوەندە شتەکانی خۆت دەکەی جێبەجێ دەکەی خۆت دەپارێزی لە زۆر چێیان لە زۆر مەسرەفی لە زۆر شتی کە نێتە ڕێت خۆت دەپارێزی لۆ چکە تو لێم غەریبم لێرەم کەس ناناسم نەوە کوشتەکەم بەسەر بێ سان لە دنیادا کە غەریبە چکە ئەتو جێت ئێرە نییە ئەسڵ جێت بەهەشتە بەڵام عەمەلی خراپ ئینسان وەلێ دەکات جێ ئەسڵەکەی خۆی لە دەست بداتن تووشی عەزابی خوای گەورە بی لۆیە کون في الدنيا كأنك غريب أو عابر سبيل يان وكو ريبوارك ساتو ليرو كانت دتسيا بغداد للري لا ددي تسا خانك قاو خانك مطعمك ناني تشيلي دخوي تسا تشيلي دخوي آوي تشيلي دخوي سرعاتي ليشي دكي دروي يعني أتو لجياني الدنيا دا دائما حسابي مردنت بكا
دائما حسابي أو سفر بك كلا بيشت لنا كاودي لبردي چونکە پرست پێ نەکرا هاتیە دنیاە والله پرسیش پێ ناکرێ لە دنیا دەبدرێ دەرێ کەواتە ئەو مەسافەی ئەتووە بکە چاتریشتی تۆمار بکەی باشترین کاری چاچی تێدا ئەنجام بدەی فرسەت و دەرفەتش کە خوای پەروەردگار پێدای حتى ئەوجا عەبدوڵای کوڕی عومەر لە پاشان فەرمووی ئیدا ئەمسەیتە فەلا تەنتەظیری الصەباحە ئەگەر ئێوارەت کردەوە چاوەڕێ مەکە دەگەیە سبەینێ وئیدا ئەصبەحتە فەلا تەنتەظیری المەساءە ئەگەر سبەینت کردەوە چاوەڕێ ئەوە مەکە دەکەی ئێوارێ دەفەرمێ پاشان وەخود من صحتك لمرضك ومن حياتك لموتك ئەو دووشتە زۆر مهمە هەتا لەشت ساغا لەش ساغیەکەی خۆت دەرفەتەکی زێڕینە هەڵی بقۆزەوە چاچی تێیدا تاو بدە دەستی باشت هەبیتن پشتی شێرانت هەبی لەخوا لە خۆ ڕازیکردنت لە هاتووکردنی مزگەوتت لە چاکەکردنت لە باشەکردنت لە خزمەتکردنی ئەو خەڵکەی کە ئەتوو لێی بەرپرسیاری لەو ماڵ و منداڵت لە پەروەردەکردنی لە دینت لە ئیمانت لە عەقیدەت لە قورئانت لە عیلمت لە مەعریفەتت لە تێگەیشتنت لە سەقافەتت هەموو ئەو شتانت بەرەو پێش ببە هەتاکو سیحەتت خۆشە لەوانەیە ئەوڕۆکە پێت دەکرێت بەهۆی لەش ساغیەوە زۆر شت ئەنجام بدەیت بەڵام سبەی نەخۆش بی نوێژەکەشت هەر ئەوە تێ بەدانشتنەوانەیە نازانی چار کەعتیان پێسکرد چونکە خەڵفا دەبی ودەفەرمێ ومن حياتك لموتك هەتا لە ژیاندای لۆ خۆت بەڕاستی بە هەندی وەربگرە پێشەوەی مردن بێت چونکە کە مردن هەتاوە کۆتایی بە هەموو کار و کردارەکی دێتن و خاڵەکی دیکە لە بۆمە ئەوەیە کە ئینسان لەو ساڵەیدا بیر بکاتەوە لەوەی چەند خزمت مرد چەند خەڵک داعمی کرد چەند خەڵک سەقەت بوو چەند خەڵک نەخۆش کرد چەند خەڵک جەڵتەی لێدا چەند خەڵک لاقی بڕاوە چەند خەڵک تووشی زەخت بوو چەند خەڵک تووشی سوکەری بوو چەند خەڵک ئەنواع حادیثەی بەسەردا هات بیر بکەوە دەوروبەری خۆت کۆڵانت گەڕە کرد شارت ئەوەی جێت لێ بوو ئەوەی دیتت لە پەیزی کۆمەڵایەتیەکان بینیت چەندت خەبەر بیست لەوەی لە تەلەڤیزیۆن دیتت بیستت عەزیزی من زۆر مهمە لەو خاڵەی ورد ببیەوە بزانی کە ئەتوو ئەو ڕۆ سەلامەتی و نیعمەتێکی خوایە ئەوە فەزڵێکی خوایە کەواتە شکری ئەو نیعمەتەی بکە بە نێزیک بوونەوەت لە خوا بە پەرستنی خوا نەک بە گوناح و بەشداریکردنت لە گوناح و تاواندا و خاڵەکی دیکە ئینسانی ئیماندار و مسلمان وەژیر و ئاقڵ لە ڕۆیشتنی ساڵێک لە تەمەنی و داخیلبوونی ساڵێکی دیکەی تەمەنی ئەوەیە کەوا ئەوە خوا تەمەنت پێدەدا ئەنەما ساڵێکی دیکەت زیاد کرد گوتمان ساڵە کەم دەبی لەوەی بەڵام ئەتۆ لە ژیاندا کە ئەنەما ئەوە گەیشتی چێ دەڵێ دەگەی ساڵێکی کەونیە مادەم گەیشتی ئەو جار چ بکە وەرە موقیفی معادی کوڕی جەبەل ڕزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبیتن کە شتێکی جوانی هەیە دەمەفەرمێ ئەبی جەناب ئەو سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەجێڕتەوە دەفەرمێ لەمما احتضر معاذ بن جبل کاتێکەوە معادی کوڕی جەبەل گەیشتە سەر ڕوحدانێ ئەلەو کاتەیدا قال أعوذ بالله من صباح إلى النار پەنا دەگرمە بەرخوای گەورە لە سبەینەیەکەوە مردن تێیدا بمرم تێیدا تووشی دۆزەخ ببم و تووشی جەهەنەم بم ثم قال مرحبا بالحفظة لو كاتيدا وتياخوا بخير بأي حفظة ما بستي ملائكة كامبو ثم قال اللهم إنك تعلم أني لم أكن أحب البقاء في الدنيا لحفر الأنهار ولا لغرس الأشجار فرموي خوا أتوب خود شاك دزاني من دناسي والله حزناكم بما نوم للدنيا لو أوي ك فيلا كانوا مزرعة كانوا بير لدانوا روبارو یان دار چاندون ئەوانە مەبەست بێتن لۆ خۆشی و ڕازاوەی شتێکی دنیایی و جەسەدی و مادی بێ بەڵکم ولكني كنت أحب البقاء لمكابدة الليل وظمأ الهواجر في الحر الشديد بەڵکم خوایە والله حەزم لێ تەمەنم ئەگەر ببێتەوە لۆ ئەوەی حەز بەمانەوەی دنیا دەکەم شەوەکان بە شەو نوێژ ببەمە سەر لە ڕۆژەکەرمەکانیش بە ڕۆژی بم مەبەستی پێی سونەتە کەواتە لەسەر قسەی ئەوەی معادی کوڕی جەبەل ئینسانی ئیماندار بەڕاستی دەبی کات و ساتە فەرەغەکانی هەڵبقۆزێتەوە لۆ زیاتر بەدەستهێنانی پلەپایە لە خزمەت خوا لۆ وەرگرتنی پاداشتی زۆرتر لۆ ئەوەی دەفتەری ئەعمالی قورستر بکە
تای تەرازوو حەسەناتی میزانی چاکەی گران بکە ئەو شەوە دوور و درێژە شەو نوێژ بکە قورئان بخینە زکر بکە ئیستیغفار بکە دوعا بکە نوێژەکەت بینە سبەینێ جەماعەت تێ بەداخۆ مزگەوتەکان دەبینی سەفێکە و خەڵکە لەکوێیە کاکە ئەی باشە نامری هەمومان ناچینەوە بەردەستی خوای پەروەردیگار ئێ باشە مزگەوت لە دەور و بەرتە من وەسم عامە یعنی شتێکە کە دەرز وەرگرتنە باشە خۆ سەفینەیەکە وەک سەفینەی نوح عەلەیهی سەڵات وسەلام لە زۆر ئافات و عەوائق دەتپارێزی بۆ دۆستی مزگەوت نابی بۆ دۆستی جەماعەت نابی بۆ دۆستی قورئان نابی بۆ دۆستی حەدیث نابی بۆ دۆستی عیلم نابی بۆ دۆستی چاکە نابی بەڵێ هەتا بەڵام زیاتری کە زۆرتری کە بە ئەوانە ببنە بەڕاستی جێ فکر لێکردنەوە بۆ ئیعادە نەزەری هەڵس و کەوتەکانی خۆمان ئەوەلەن لەگە خوا ئەوجە لەگە خۆمان ئەوجە لەگە خەڵکی و دەوروبەری و هەروەها ئەو حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەکەینە کۆتایی کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم دەفەرمێت لە ڕۆژی قیامەتێ پێغەمبەرانی لێ بستە دەرێت چکە ئەوان ئەو پرسیارانەیان لێ ناکرێ عولەما دەفەرمون لەبەر مەنزل و پلە و پایە و مەکانەتیان چۆوان زانیتیان ئەو چار پرسیارەیان نەک حازر کردیە بەڵکو وەکو مدەڕیسێک دەرسیان بە ئومەتەکانی خۆیان گوتووە کە دەفەرمێ لا تەزول قەدەمە عەبد حەتا یوسئەل عن ئەربع لە ڕۆژی قیامەتی هەر یەک لەمە پێیەکانی ناجوولێ شەقاوی ناوێ ناڕواتن یعنی ناگەڕێن بڕوا جوولە و حرەکەی ببێ حتا چار پرسیاری لێ نەکرێت یەک لەوانە خوای گەورە لێمان پرسیار دەکا پێغەمبەری خوا سەڵ سەلەم کە دەفەرمێ عن عوموره فیما ئەفناه تەمەنێکت دایە خوای گەورە تەمەنێکی پێداین 70 ساڵ 6 ساڵ 80 ساڵ لە چت کۆتایی پێهینە بە چت فەنا کرد وعن شبابه فيما أبلاه لحديث كهاتيا وعن جسمه فيما أبلاه گەنجێتیت ئەو جسمە و لاشە و لارەی پێدای خوای گەورە لە چت ڕزاندەوە لە چت پیر کرد بە چت بردە سەر و پاشان دەفەرمێ عن علمه فيما عمل یان فيما فعل بە هەردوو ڕیوایەت هاتووە ئەو علمەی پێم دای ئەتۆم شارەزا کرد لە دینی خوا لە ئەنواع علمی دنیاوی و ئوخڕەوی ئایا چت پێ کرد خزمەتی بەشەریەتت پێ کرد یان تەدمیری بەشەریەتت پێ کرد چاکت پێ کرد یان خراپەت پێ کرد حەقت پێگەیان یان حەقت پێشاردەوە أو زار عن مالي من أين اكتسبت وفيما أنفق كود پیدا کردو لچشت دا صرف کرد أو پارە پولە و سەرۆت و سامانە يعني ئێستا ئەمەی مسلمان بەعام ومان لێ هاتیە وا دەزانین سەروەت و سامان ئەوە هەموو غایەی ئینسانە لە دنیاەدا بەدووی بکەوی و بەدەستی بێنێ کاکە لەش ساغی سەرۆت و سامانە پاراستنی خێزان و منداڵ سەرۆت و سامانە پاراستنی ئەخلاق و ڕەوشتی منداڵەکان فێرکردنی دینیان سەرۆت و سامانە پاراستنی کەسایەتی کۆمەڵایەتیت و پەیوەندی خزمەتیت ئەوە سەرۆت و سامانە علم وەرگرتن و ئامادەبوونت لە مەجالیسی علمی ئەوە سەروەت و سامانە عیبادەت و تاعەتکردن سەرۆت و سامانە ئەوانە سەرۆت و سامانن ڕەئسی مالی ئینسان بریتیە لەو چاکانە کە لێرە لە پێشە خۆیدا دەنێرتە قیامەتی وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله ئەوەیە کە تو لێرە بینێری لێوێش بچیوە خزمەت خوای وەریگریەوە فمن يعمل مثقال ذرة خيرا يرى هەر چاکێکە تو بکەی دێتۆ ڕێ کەواتە ئەو تەمەنە فرسەتە دەرفەتێکی زێڕینە با ئێمە لەو ساڵەیدا کە بەسەرماندا ڕۆی دەرس و پند و عیبرەتانکان بەو شێوازە لێوەربگرین دابنیشین محاسەبەی نەفسی خۆمان بکەین و دەفتەری بینی نەگۆڕێ جەردی ئەعمالەکانمان بکەین لەوانەی چاکەت کردینەوە لەو داهاتوو چاکتر بکەیت زۆرتر کەی و لەوەی نەواقیست هەیە کە مکوڕیت هەیە پڕی بکەیەوە کۆتایی پێبینی لە خراپەکان دەست هەڵبگری با بەس بێتن ئینسان بە غەفلەت و بەبێ ئاگایی لە ژیانی دنیای تەمەنەکانی خۆی بەڕێ بکا بتاوێنەوە بەبێ ئەوەی هیچ سوودێکی لۆ خۆی و دەوروبەری و وەلو قیامەتی هەبی یا ڕەبی خودایەوەمان لێ بکەی بە گەورەی و عەزەمەتی خۆت دەرس و پند و عیبرەت وەربگرین لەو ساڵی لە تەمەنمان کە دەڕواتن و لە ساڵی داهاتووشدا کە دێتن خوایە نەخشە و پلانمان لۆی هەبێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی کە چاتر و باشتر بکەین یا ڕەبی خودایەوەمان لێ بکەی بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت کە گرنگی بە دین و ئیمان و ئیسلام و عیلم و معریفەتی ئەو دینەی تو بدەین یا ڕەبی خودایە کولێرت کۆکردنەوە لە بەهشتی پان و بەرین کۆمان بکەیەوە خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی
رحم بمردوكان ما بكي آخير من خير بكي حسن خاتمة من بقسمت بكي يا ربي خدا لت أبارين وعباد طاعتكان من لي قبول بكي آمين آمين والحمد لله رب العالمين. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين من كل ذنب وادعوا الله وأنتم موقنون بالإجابة.